شەڕی مووسڵ کۆتایی هات شارە کۆنەکە لەژێر دەستی هێزە عێراقیەکاندایە. لێرەش لە واشنگتن گربوونەوە و وتوێژ گەرمە لەسەر قۆناغی دوای نەمانی داعش. ئایا هاوکێشەی سیاسی نێوان شیعە و سونە و کورد چی بەسەر دێت؟ ئەندامی کۆنگرێسی ئەمریکا لەسەر لیستی کۆماریەکان ئادام کینزینگەر لای وایە شەڕی داعش لە ڕووی سەربازیە و کۆتایی دێت، بەڵام ناتوانین بڵێین داعش نامێنێت. کاتێک سێری داهاتوی عێراق دەکەین، عێراقیشی کراوە لە بەردەم ئێراندا زۆر گرنگە لایەنە جیاوازەکانی عێراق پێکەوە ململانێ و ناکۆکیەکانیان کەم بکەنەوە. بیر لەوە بکەنەوە بە ئاشتیانە کار لەگەڵ یەکتریدا بکەن و پێکەوە بژین، بەڵام ئەگەر ڕێکەوتن نەبێت چەک بڕیار دەدات و شەڕ دروست دەبێتەوە. ڕەنگە ئەو داوایی ئەمریکیەکان یاخود ئەوروپیەکان لە سیاسی عێراقیەکان داوایەکی ئاسان نەبێت. پێکەوە ژیانی ئاشتیانە لە مێژووی 14 ساڵی حکومەتی عێراقی بەو چەشنە گوزەراندوێتی دەسەڵاتێکی زۆرینەی شیعە و پەراوێزخستنی سونەکان و پەیوەندیەکی ناڕوون لەگەڵ هەرێمی کوردستان. دوای نەمانی داعش سونەکان وە خۆیان دەڵێن نەک وەکو ڕابردوو پەراوێزخراون، بەڵکو ئێستا شارەکانیشان لە ژێر کۆنتترۆلی ئەو هێزانەیە کە لە شیعەکان و نزیکن. بەڵام سەرڕێ ئەو دابەشبوونە ئەتنیە عێراق هێشتا سیاسەتی ئەمریکا بۆ عێراق باسکردنە لە عێراقێکی یەک پارچە. لەو باوەڕەدام ئەمریکا لەسەر سیاستی یەکپارچەی خاکی عێراق ماوەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەنگە ڕۆڵ بدرێت بە دەسەڵاتی نێوخۆیی لەسەر ئاستی شارەکان و ئۆتۆنۆمی ناوچەییش. بە بڕوای من عێراق دۆخێکی باشتری دەبێت ئەگەر سونەکان فدراڵەتی خۆیان هەبێت. ئەم داوایە لە خوار عێراقی شەیە کە شیعەکان دەیانەوێت حرەمی فدرالی خۆیان هەبێت. ڕەنگە ئایندە بەو شێوەیە بێت کوردستان و سونەکان و شیعەکان لە ناوچەی جیاواز حکوومەتی خۆیان هەبێت. الحمدلله على السلامة وصلت. بە سەدان هەزار خەڵکی سیڤیل لە عێراق ماڵ و حاڵیان جێهێشتووە و لە وڵاتەکەی خۆیاندا بوون بە ئاوارە. باڵابوونی دەسەڵاتی میلیشیا شیعەکان هەروەها ڕزگارکردنی زۆرێک لەو ناوچانەی کێشە لەسەرن لە نێوان حکومەتی هەرێم و بەغداد لەلایەن پێشمەرگەوە. ئایا شتێکی واقعیە کەوا بیر بکرێتەوە بێگرێفت عێراق دەبێتە وڵاتێک بۆ هەموو پێکاتەکانی؟ یەکێک لەو نیگەرانیانەی ئاماژەکانیان دەرکەوتون ئەو هێزانەی یەکخران بۆ شەڕی دژ بە داعش لەگەڵ نەمانی ئەو شەڕە بۆی هەیە شەڕی یەکتر بکەن. بنمونە ململانێ و بەریەکەوتنی سەربازی هەبووە لە نێوان میلیشیا شیعەکان و هێزی پێشمەرگە لە ناوچەکانی جەلەولا و سعدیەی سەر بە پارێزگای دیالە، هەروەها لە ناوچەی شنگال سەر بە پارێزگای نینەوە یان لە تووسخورباتوو سەر بە پارێزگای تکریت. لەو ناوچانە ئەو مەترسیانە هەن، ئەمە جگەر لە مەترسی بەریەکەوتنی میلیشیای شیعە و سونەش. هەرچی دەوڵەتی عێراقە دەخوازێ عێراق بە یەکپارچەیی ببێنێتەوە. ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی ناوچەکە هەروە دەخوازن. ئیتر دەمێنێتەوە سەرکات. ئایا نەتەوە و ئاینزە جیاکان چیان دەوێت؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.